ئازادیە کۆمەڵایەتیە کنترۆل کراوەکان، سەرکوتی ڕێکخراو، ستراتێژی نوێی کۆماری ئیسلامی. لە شەقامەکانی تاران مۆسیقای زیندوو ڕاستەوخۆ دەبیسرێت. ژنان لە زۆرێک لە شوێنەکانی شار حیجابی ئیجباری توور هەڵەدەن. لاوان لەناو باڕ و شوێنە گشتیەکان سەما دەکەن و ژنانیش هەندێک کات ڕێگەیان پێدرێت بچنە ناو یاریگاکانەوە. ئەم وێنانە بۆ هەر چاودێرێکی کۆمەڵایەتی نیشانەی گۆڕانکاریەکی ڕاستەقینە لە ئاستی چاوپۆشی و تەحملی دەوڵەت سەبارەت بە شێوازەکانی ژیانە. ئاڵوگۆڕێکی کە بە تایبەت بە بەراورد لەگەڵ ساڵەکانی دەیە یەکەمی دوای ساڵی 1357 وەک ڕووداوێکی ناوازە و دەگمەندێتە بەرچاو. بەڵام کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ ئەم پاشەکشە سنووردارانە سیاسەتی پێشگرتن لە هەر چەشنە خۆڕێخستنێکی مەدەنی و سەرکوتی هەڵسوراوانی سیاسی و ڕێبەرانی ناسرا و خۆشناوی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی چرتر کردوەتەوە. بە جۆرێک کە ئەمساڵ شەپۆلی لە سێدارەدان هەر لە زیندانیانی دادگا ئاساییەکانەوە بگرا تا زیندانیانی سیاسی لە ئاستێکی زۆر سامناکدا بەردەوام بووە. ئەم دوو ڕەوتە سەرەڕای ڕواڵەتی دژبەیەکیان دوو دیوی یەک دراون، واتە پاراستنی ئەو دۆخەی ئێستا لە هەلومەرجێکدا کە حکوومەت لە گێژاوی زنجیرەیەک قەیران و شکستی یەک لە دوای یەک و چارە هەڵنەگەر لە سیاسەتی دەرەوەی سنوورەکاندا گرفتار بووە. ڕۆژنامەی واڵستریت ژۆرناڵ وەک چاودێرێکی کە لە دەرەوەی ڕەوتی ڕووداوەکان دەبینێت لە ژمارەی ڕۆژی 27 دەسامبری 2025دا بەڕوونی وەسفی ئەم سیاسەتە دەکات و دەنووسێت حکوومەت بۆ ڕێگریکردن لە دروستبوونی هەر چەشنەکردەیەکی بە کۆمەڵ و ئاخێزێکی جەماوەری گەیشتووەتە و ئاکامەی کە ناتوانێت هاوکات لە هەر چوار گۆشەی وڵات بچێتە شەڕی جەماوەر. هەر بۆیە لە بوارەکانی وەک حیجاب و شێوازەکانی ژیاندا پاشەکشە دەکات بۆ ئەوەی ڕێگری بکات لە ئەگەری تەقینەوەی کۆمەڵایەتی. بەڵام ڕێک لەو شوێنانەی کە ئەگەری خۆڕێخستن و بوونی ناڕزایەتیە پرش و بڵاوەکان بەهێزێکی بە کۆمەڵ و جەماوەری هەیە، سەرکوت و توندوتیژیەکان بە شێوەیەکی ئاشکراتر و بێبەزەیانەتر بەرەو پێش دەبات. بەڵام بۆ ئەوانەی کە لە نێو جەرگەی ئەم کۆمەڵگەیەدا لە پێناو دنیایەکی باشتردا خەبات دەکەن، لە ئاوا هەلومەرجێکدا پرسیاری سەرەکی ئەوەیەکە چۆن دەتوانرێت ئەم هێزە جەماوەریەی کە دەسەڵاتی لە بوارەکانی فەرهەنگی و کۆمەڵایەتیدا ناچار بە پاشەکشە کردووە بکرێت بە ئامرازێک بۆ پوچەڵکردنەوەی دام و دەستگای سەرکوت. وەڵامی ئەم پرسیارە نەک لە چاوەڕوانی و دڵخۆشکردن بە کرانەوەیەک لەسەرەوە، بەڵکو لە ڕێخستن لە خوارەوە و لێک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادیە کۆمەڵایەتیەکان لەگەڵ خەبات لە دژی هەژاری، نایەکسانی و ستەم و سەرەڕۆییدایە. سەرەتا پێویستە بەڕوونی بڵێن کە ئەوەی ئەمڕۆ وەک ئازادیە کۆمەڵایەتیەکان بەرچاو دەکەوێت دیاری دەستی حکوومەت نییە، بەڵکو ئەم پاشەکشانە بەرهەمی ڕاستەوخۆی خەبات و تێکۆشانی درێژماوە و بێوچانی جەماوەری خەڵکە، لەوانە خۆراگری ژنان لە بەرامبەر حیجابی ناچاری، خەبات و خۆراگری توێژی لاو لە بەرامبەر کنترۆڵ و بەرتەسکردنەوەی شادی و خۆشی و هەروەها ئەو هەزینەیەی کە لە شەقام و ناوسیا چاڵەکانی ڕژیم دادرا. لێرەدایە کە جیاوازی نێوان ئازادی کۆمەڵایەتی کنترۆلکرا و ئازادی سیاسی ڕێکخراو دەرەکەوێت. یەکەمیان لەوانەیە بۆ ماوەیەکی کورت تەحمل بکرێت، بەڵام دووهەمیان هەر کەسەری هەڵدا سەرکوت دەکرێت. ئەمە شێوازێکە لە سیاسەتی کلاسیکی بورژوازی و دەسەڵاتێکی ستەمکار و سەرەڕۆ بۆ بەڕێوەبردنی کۆمەلگایەکی کنترۆلکراو. ڕژیم لەو بوارانەدا کە مەترسی ڕاستەوخۆ و دەست بەجێ بۆ سەردەسەڵات و مانەوەی دروست ناکەن، ڕێگە بە خەڵکەداد هەناسەیەک بکێشن. بەڵام هەرکە ئەو هەناسەدانە ویستی ببێتە هۆی یەکگرتووی و هاوپشتی، بە خێرایی سەرکوت و زەبر و زەنگ دەست پێ دەکات. یەکێک لە ئامرازەکانی ڕژیم بریتیە لە جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان. ڕژیم هەوڵەدات بۆ بەڕێوەبردنی هاوکاتی لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لەگەڵ ئیعدامی زیندانیانی دادگا ئاساییەکان سیمای سیاسی ئەو جەنایەتە بشارێتەوە، وەک ئەوەی کە هەموو شتێک بە پێی ڕێکاری یاسایی و دادوەری بەڕێوە دەچێت. بەڵام ڕێکاری دادوەری لە سیستەمێکدا کە مافی بەرگریکردن، دادگای سربەخۆ و میدیای ئازاد بوونی نییە، ڕێکاری دادوەری ناوێکی ترە بۆ هەمان سەرکوت. بۆ نمونە پروپاگەندەی فەرمی دەڵێ ئەگەر لە سێدارەدان نەبێت تاوان پەرە دەستێنێ و ئەمنیەت لە ناو دەچێت. ئەم ئیدعایە هەم لە ڕووی ئەزمونیەوە و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێبنەمایە. لێکۆڵینەوە کۆمەڵایەتیەکان و ئەزمموی ئەو وڵاتانەی کە سەزای لە سێدارەدانیان هەڵوەشانەتەوە نیشانەدات کە پەیوەندیەکی سادە و ڕاستەوخۆ لە نێوان ئیعدام و کەمبوونەوەی تاواندا بوونی نییە. بە پێچەوانەوە پەیوەندیەکی ڕوونتر هەیە و ئەویش ئەوەیەکە تا هەژاری، بێکاری، پراوێزنشینی و بێ ئاسۆیی و کەلێنە چینایەتیەکان قوڵتر بێت، بوار بۆ تاوان و توندوتیژی کۆمەڵایەتی زیاتر دەرەخسێت.
لە سێدارەدان هۆکارەکان لە ناو نابات، تەنها دەبێتە هۆی لە ناوچوونی قوربانیەکان و زۆربەی قوربانیەکانیش سەر بەچین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگان. واقعیت ئەوەیە کە تونترکردنەوەی سەرکوت نیشانەی هێز نییە، بەڵکو نیشانەی لاوازی و ترسە. حکوومەت ئەزانێت ئەو هەژاری و نەهامەتی بەسەر زۆربەی هەرە زۆری کۆمەلگەدا سەپێنراوە دەرەنجامێکی جگە لە پەرەسەندنی ناڕەزایەتیە جەماوەریەکانی نابێت. دەزانێت کە شەپۆلی مانگرتنە کرێکاریەکان، ناڕەزایەتی معلمان، پەرستاران، خانەنشینان، ژنان و خوێندکاران سەرەڕای ئەو پرش و بڵاوی و سەرکوتانەش، بەڵام توانای یەکگرتن و لێک هەڵپێکرانیان هەیە. هەر بۆیە سیاسەتە سەرەکیەکەی بریتیە لە پێشگیریکردن، واتە ڕێگریکردن لە ناڕەزایەتیە لوکاڵیەکان بۆ ئەوەی کە پەرە نەستێنن بۆ تۆڕ و ڕایەڵەی جەماوەری و سەرتاسەریەکان و ڕێک لێرەدایە کە پاشەکشە فەرهەنگیەکان مانای واقعی دەبەخشن. ڕژیم لەوە ئەترسێت کە جێبەجێکردنی تەواوی حیجابی ناچاری یان کنترۆلکردنی ئاشکرای شێوازی ژیان سەر لە نوێ ببێتە هۆی سەرهەڵدانی شەپۆلی شۆڕشی ژن ژیان ئازادی. بەڵام ئەگەر پاشەکشە کۆمەڵایەتیەکان بەرهەمی خەبات و تێکۆشان بووە، بەردەوام بوون و چەسپاندن و لەوەش گرنگتر پوچەڵکردنەوەی سیاسەتی سەرکوتی سیاسیش تەنها بە گۆڕینی هێزی کۆمەڵایەتی بۆ هێزێکی ڕێکخراو ممکن دەبێت. نابێت ڕێگە بدرێت حکوومەت خەباتی ژنان بۆ مافی هەڵبژاردننی جلوبەرگ و شێوازی ژیان لە خەباتی کرێکاران لە پێناو هەقدەست و ئەمنیەتی پیشەیی جیا بکاتەوە. ئەم لێکجیاکردنەوەیە ڕێک ئەو شتەیە کە دەسەڵات دەیەوێت. ڕەمزی پوچەڵکردنەوەی سەرکوتەکان بریتیە لە پەرەسەندنی هاوپشتیەکی ڕێکخراو، ڕێخستن لە ناوەندەکانی کار لە شوێنی ژیان لە ناو زانکۆکان و ناو گروپە کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان و هەروەها بەرگریکاری ژینگە و هەتت. پێویستە میکانیزم گەلێک پێک بێت کە بتوانێت هاوکات کردە و چالاکی بە کۆمەڵ لە دژی گرتن و دەرکردن و پەروەندە سازی ڕێک بخات. ڕەنگە سەرکوت لە هەندێک قۆناغدا بتوانێت پاشەکشەی کاتی بەسەر کۆمەلگەدا بسەپێنێت، بەڵام ئەم پاشەکشەیە نەک هەر زەمینە بابەتیەکانی نەفرەت و تووڕەیی لە ناو نابات، بەڵکو پتر پەریان پێدات. کۆمەلگایەکی کە هاوکات لەگەڵ هەژاری و بێمافی و سوکایەتی پێکران، شاهیدی پەتی سێدارە و زیندان و لە ناوبردنی هەڵسوراوانە، درەنگ یازوو دەگەڕێتەوە ناو مەیدان. پرسیار ئەوەیە، ئایا ئەم گەڕانەوەیە بە شێوەی پرش و بڵاو و ناڕێکخراو دەبێت یان بە شێوەیەکی یەکگرتوانە و ڕێکخراو؟ وەڵامدانەوە بەم پرسیارە ئەرکی سەرشانی ئێمەیە.